سوپاس بۆ فیلمسازان کە ئەم هەلوو دەرفەتیان ڕخسان. بێگومان گرنگی خۆی هەیە بۆ کۆمەڵگەیەکی وەکو ئێمە. پێم خۆشە یەکسەر بچینە ناو بابەتەکەوە بۆ ئەوەی کاتی زیاتر نەکوژین بە ناساندن و بە هەندێ بابەتی تر. سەرەتا ئەمەوێت بەڕاستی لێوە دەست پێ بکەم کە بۆچی ناونیشانی ئەم باسی ئەم شەومان بە ناوی هەڵکۆڵینە بە زمانی وێنە. ڕاستیە ئەم ناونیشانە ناونیشانی لێکۆڵینەوەیەکە کە من پێشکەشی زان کۆم کردبوو بۆ قۆناغی چوار، بەحسی تەخەڕوجەکەم بوو. لێکۆڵینەوەیەک بوو لەسەر تێزێکی تایبەت لە مێژووی سینەمایە کە ناسراوە بە یاخود بە ستایلێکی تایبەت لە مێژووی سینەمایە کە ناسراوە بە ستایلی ترانسندنتال ستایل، سینەمای ستایلی متعالی. من یەکسەر ناچمە سەرەوە، پێشتر وەک بەڵێنم ماوە باز لە سینەمای هونەری بکەم، چونکە ترانسندنتال ستایل بەشێکەوە لە ڕەحمی سینەمای هونەریە. لەوانەیە باش بێت بەو پرسیارە دەست پێ بکەین: بۆ سینەمای هونەری یاخود بۆ هەڵکۆڵین بە زمانی وێنە؟ ئایا وێنە زمانی هەیە وەکو ئەبجەدیەتی ئەلف بێ و دواتر جیاوازی ئەم جۆرە لە زمان لەگەڵ زمانی ئاساییە چییە؟ ئەمە شتەیەکە ئێمە لە سینەمایە پێویستە پێی ئاشنا ببین. بەڵێ وێنە زمانی هەیە. ڕاستیە زمانی وێنە زمانێکی فرە ڕەهەندتر و باڵاتر و فرە دەلالەتترە، چونکە وێنە ئیشکردنە لەسەر سیمبۆل، لەسەر مەوجودێک یاخود لەسەر شتێک کە ئەکرێ زیاد لە مانایەک هەڵبگرێ. لە کاتێکا لە ئەبجەدیەتە ئێمە ئەمەمان زۆر کەمە. بۆ نمونە ئێمە کاڵین ئاو بەم زمانی خۆمان هەمومان نەزانین ئەموو شەیە کە لە دەمی ئێمەیەتە دەرەوەی یەکسانە بە ئاو، یەکسانە بەو شلەمەنی کە ئێمە هەمومانی ناسین. لە کاتێکا لە وێنەیە بەردەوام لێکدانەوەکان زیاکەن و بەردەوام تێڕوانینەکان ئەگۆڕێن و بەردەوام هەر بینەرێک بەپی معریفە و باگراوەندی خۆی دیدگای بۆ ئەو وێنەیە و بۆ ئەو تەسەورە ئەگۆڕێ. لێرەوە زمانی وێنە زمانێکی بەرفراوەنترە و زمانێکی کۆنترە لە زمانی ئەبجەدیەت. مرۆڤ سەرەتا لە ئەشکەوتەکانەوە، لە وێنەی ناو ئەشکەوتەکانەوە ئەو چیرۆکەمان بۆ جێڕێتەوە کە سەرەتا وێنەی ناسیوە. ڕاستیە ئەو وێنەیە کە یەکەم جار مرۆڤ لە ڕێیەوە گفتوگۆ لەگەڵ یەکتریا پەیداکە. و ئەو وێنەیە ئەمێنێتەوە بۆ زەمەنێکی زۆر و لەگەڵ هەر زەمەنێکی تازەیە دەلالەتی تازە و مانای تازە وە لێکدانەوەی تازە هەڵەگرێت. هێزی وێنەش هەر لێرایە. واتە وێنە شتێکە بە یەک مانای دیاریکراوەوە ناوەستێ، بەڵکو دەرگامان لە بەردەما ئەکاتەوە بۆ ئەوەی چەندین مانای لێ هەڵکۆڵین و لێ هەڵگۆزین و چەندین مانای لێ دەربێنین. من بۆ ئەم باسەم ناوناوە هەڵکۆڵین بە زمانی وێنە، چونکە خودی پرۆسەی هەڵکۆڵین پرۆسەیەکی بەنرخە. لە هەڵکۆڵینە ئێمە کاتێک شتێک هەڵکۆڵین، هەم ئەو پەیامەی کە ئەمانەوێ هەڵی کۆڵین بە نرخە، بۆیە ڕازی نین تەنها بینوسین، ئەمانەوێ زەمن پێی نەوێرێ، ئەمانەوێ بڕێکی زۆر زیاتر لەگەڵ زەمەنا بڕوا بچێتە ناو پێچ و لۆچەکانی زەمەنەوە، مێژوو پێی نەوێرێ، و هەم ئەو شتەش کە لەسەری هەڵەکۆڵین ئەبێ بە نرخ و ئەبێ تەمەندرێژ بێ. مرۆڤ جاری وایە لەسەر ئاڵتون شتێک هەڵەکۆڵێ، لەسەر شتی بە بەها پەیامە بەهادارەکانی خۆی هەڵەکۆڵێ. واتە پرۆسێسی هەڵکۆڵین پرۆسێسێکە هەم پەیامەکە تایە زۆر بەنرخە، هەم ئەو شتەی لەسەری هەڵەکۆڵین شتێکی بەنرخە. هەردووچیان بە شێوەیەک لە شێوەکان شەڕ لەگەڵ مێژووە ئەکەن ویانەوێ زیاتر بمێننەوە
و زەمەنێکی زیاتر بەردەوامی بەخۆیان بن. ئەم چەمکە چەمکی ئەڵکۆڵین لە ڕاستیە لای تارکۆفسکی بەکار هاتووە، یاخود بە شێوە لە شێوەکان تارکۆفسکی ئەمەی کردووە، گەورە دەرهێنەری رووسی. تارکۆفسکی ئیشی تارکۆفسکی بە شێوەیەک لە شێوەکان هەڵکۆڵین بووە لە کاتە بێگومان کات دواتر ئەچمە سەری کات لە سینەمایە چمانایەکی هەیە و کات چ گرنگیشی هەیە و چ گەورەیەکی هەیە. لەوانەیە ئێستا بینە دوای ئەوەی کە ڕوونمان کردەوە بۆ هەڵکۆڵین بە زمانی وێنەوە تا ئێمە شتێک هەڵکۆڵین باز لە سینەمایەکەکەین کە سینەمایەکە ئێوەی لە ڕێگەی وێنەوە و لە ڕێگەی زمانی وێنەوە شتێک هەڵبکۆڵێت کە بمێنێتەوە، واتە شتێکی سادە نەبێت، واتە شتێ نەبێت بۆ زەمەنێکی کورت ئینتەرتەینمنت نەبێ. ئەو شتێک کە ئەمڕۆ دنیای مۆدێرن هەمووی پێتەنیوە، واتە تەنها بۆ خۆشگوزەرانی بۆ کات بەسەربردن نەبێ. چەمکی ئینتەرتەینمنت لە ڕاستیە چەمکێکی زۆر پڕ لە ئیشکالیەتە لە زەمەنی مۆدێرنە، چونکە لە دوای مۆدێرنەوە یەکەم جارە ئەم چەمکە ئەبێتە شاچەمک، واتە بەشەریەت تەواو سەرقاڵە بێ بەوە کە چی چێژ بەخشە بۆ کاتیشی دیاری کراو ئەو شتە ببینین یان ئەو شتە چێش بکەین و ئیتر تەواو کات بەسەر برین. بۆ نمونە ئەمڕۆ ئەو تەلەڤیزۆنە خراپە سادانەی ئێمە کە ئەم هەموو بەرنامەی کات بەسەر برنیان دروست کردو بۆ ئینسانی ئێمە لەوێەوە هاتووەکە ئەساسەن خۆی شتەکەیان شتێک نییە بایەقدار بێ بمێنێتەوە، بەڵکو شتێکە زوو تێپەڕ، شتێکە تەنها بۆ ساتێکی کورت و تەنها کات ئەکوژێ لە تۆ و تۆ تەعیسترەکە، تۆ هیلاکترەکە، تۆ بێمەعریفەترەکە وەک لەوەی ئیزافەی معریفەت بۆ بکە. ئەم زۆرە لە سینەماکە من ئەم شەو باسیەکەم لە ڕاستیە سینەمایەکەکە ڕێک پێچەوانی ئەمە ئیشەکە، یعنی ئیشەکە بۆ مانەوە، واتە ئیشەکە بۆ ئەوەی کە معریفە ببەخشێ، مانا ببەخشێ، بمێنێتەوە. گەر بە کورتی بچینە سەر ئەوەی ئێمە بۆ ئەڵێن سینەمای هونەری، ئایا سینەما خۆی هونەر نییە؟ ئایا هەمووی ئەکرێ هونەر نییە؟ جیاوازی چیرە نێوان فیلمێک تا فیلمیشی ترە؟ بە درێژایی ئەم 100 ساڵە جگە لە هونەر چیتر بەرهەم هاتووە؟ ئایا هونەر ئەو شتەیە کە هەموو کارێک بچێتە ژێر چەترەکەیەوە؟ ئایا هەموو ئاکتێکی هونەری پێی ئەوترێ هونەر بەمانایە؟ چی هونەریە و چی هونەری نییە؟ هونەر خۆی چییە؟ یعنی پرسیارەکە لەوانەیە بەرەو ئێوە بمان بە هونەر خۆی چییە؟ بۆ سینەمای هونەری ئێمە بۆی لە هونەر تێبگەین ئەبێت بۆ لەحسەیە بچینەوە لای پێناسەیەکی هایدگەر بۆ هونەر. هایدگەر هونەرمان بەم شێوەیە بۆ پێناساکە. هونەر یەکگرتنی نێوان دوو شتە، یەکگرتنە لە نێوان دوو جەمسەرە، ئەویش شەیئە یاخود شت، ئەوەی کە پێڵی شت هەر شتێکی تر سەیری هەموو هونەری دنیا بکە بەشێکی شتە. مەسەرەن فیلم کە سەیرێکی تۆ لە فیلمان مێزە بینی، دەرگا ئەبینی، پەنجەرە ئەبینی، بینا ئەبینی، شت ئەبینی، شت ئەوەی کە پێ ئەوترێ شت. مەسەرەن تۆ سەیری لەوحەیەکەکەی، لەوحەکە بەشێکی شتە، واتە بەشێکی کانڤاسە، بۆ نمونە بۆیەیە، چوارچێوەیە. ئەمە لایەنێکی هونەرە. هەموو هونەرێک لایەنێکی شتە، واتە ڕەهەندێکی مادی هەیە. بەشەکەی تری لای هایدگەر کە گرنگەکەیە بریتیە لە ڕۆحی داهێنەرانەی هونەرمەند کە ئەچێتە ناو ئەم شتەوە، واتە ئەوەی شتێک ئەکا بە هونەر ڕۆحی داهێنەرانەی هونەرمەندە کە ئەچێتە ناویەوە لە شتبوون ڕزگاریەکە ئەیکا بە شتیشی باڵاتر. بۆیە هایدگەرەڵێ کاتێک ئێمە سەیری پەیکەرێکەکەین ناتوانین بڵین ئەمە بەردە، واتە کە کەسێک لێمانە پرسێ ئەڵێ ئەمە چییە؟ خۆی پەیکەرەکە لە ڕاستیە لە بەرد دروست کراوە، خۆی شتە وەکو بەرد، بەڵام ئەڵێ وەڵامی ئێمە یەکسەر ئەوەیە کە ئەمە پەیکەرە.
ئەم گۆڕانە لە شوناسە لە شوناسی شتا لەو لەحزەیەوەیەت کە داهێنەر یاخود هونەرمەند دێت ڕۆحی خۆی خاتە ناو ئەم شتەوە و ئەم شتە لە شتبوون ڕزگارەکە ئیکا بە شتیشی باڵاتر